سڵاوتان لێبێ بەڕێزان. کاڵک یەکێکە لەو جۆرە میواتانەی کە ئێمە لێستە لە وەرزی هاوینا زۆرەی کڕێن. ئەگەر بیرتان بێ جاران کاڵکێکمانە کڕی کە شەرتمانە کرد بۆنەکەی مەسافەیەکی زۆرە ڕۆیشتە، بەڵام بەداخەوە ئێستا جگەلەوەی کە کاڵک وەکو خۆی نەماوە دەڵێن مرۆڤەکانیش هەوان شێوەی کاڵەکەن. کاتێکەژی کاڵەکە کڕی دەرەوەی هەندێک جار کاڵەکە دەرەوەی زۆر جوانە، بەڵام کە شەرتیەکەیت و ئەی خۆی لێ ئەو تام و لەزەتە جوانەی نییە وەکو دەرەوەی. بە پێچەوانەیشەوە هەیە کاڵکێک دەرەوەی زۆر جوان نییە، شکڵێکی ناشرینی هەیە، بەڵام کە شەرتیەکەی تام و لەزەتێک و خۆشێکی زۆر تایبەتی هەیە. ئەڵێ مرۆڤەکانی جوان مرۆڤمان هەیە زۆر سادەیە، چولوبەرکی مام ناوەندە، بەڵام کە لەی نزیگە بیتەوە کەسێکی سەخی تەبیعەت، خاوەن ڕێز، خاوەنی شەخسیاتێکی زۆر بەهێزە. هەیشە کەسێکە زۆر خۆزە بە جلوبەرگی دەرەوەی زۆر شانازیەکە، بەڵام ئامادەنی هاوکاریش کەسێ بکە. ئەمڕۆ لەسەرم تەورەیە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان وانەی کە کاڵەکە کڕن قسەکەم ئەوەش بینەری بەنامەکە فەن. کاڵەکە کڕی بەتەمان بڵێ باشە. پندێکی پێشینان پند نییە، نی قسەی پێشینان هاڵێن کاڵک زۆر جار دەبینی دەرەوەی جوانە، بەڵام ئەی بێت تۆ سێرەکەی ناوەکەی وانی، یان هەندێک جار دەرەوەی جوان نییە بەس ئەی بێتەوە کاڵکی زۆر بە لەزەت و بەتام. بەعەزم کاڵک دووسێ نەوعی هەیە. کاڵکی ئەوەی کە بۆ خۆمان پێڵێن کوردی ئەوە خراپی کەمە، خراپی کەمە، کوردیەکە کەمە، بە عام کەمە، بۆ خۆم لادەییم فەلاح باشی لێزان. بەڵام قسمێکی ئێستا ئەوەی کە من عەرز دەکەم ئاوا خەتخەتە. مثلا بۆ نمونە من پێرە مڵکمەیە لە کانیسار کڕیم، دوانم کردی، چۆنم کردی من تەنەکەی خۆڵەکە. ئیسان لاوم کاڵەکانە بەچی ئازانی کامە باشە؟ ئەمە خراپ نیە، خراپ نین، ئەمە خراپ نین، ئەمە وڵاتی خۆی ناو کوردستانە، ئەمزاهی ئێران بێهی عێراق بێ، بە هەر حاڵەڵم هی کوردستانە ئەم کاڵەکەی ئای خاچی کوردە. ئێستا تۆ لە ناو کاڵەکانە دەست بۆ کامە ئەبەی بیکێشیت و بیبیتەوە بیکڕ؟ من بۆ خۆم لەوانەیە ئەمە بکڕم. بەچیە ینی چ شتێک گوای لێ کردی؟ ئەمە ئێستا من لەتی بکەم ئەم تامی خۆشم کاڵەکە زانم بە دەرەوەی ئازانی بە چیە چ شتێک؟ بەڕەنگی ئازانم، بەڕەنگی ئازانم. باشە. ئەوێ ئەم شکڵە دەڵێن لە مرۆڤی شاوایە، کەسی وامان هەیە لە ڕووی جلوبەرگشتەوە زۆر جوان و خۆز دیارە، بەڵام سەیرەکەی لە ناخۆوانی ناخی بخوێنیەوە ناخۆ جوانی شەر نییە. هەیشە پێچەوانەیە، ینی بۆ نمونە بە جلوبەرگ مام ناوەندە، بەڵام کەسێکی ئەمەە بەڕێز بە زەلام هەیە بە بەرگ و پۆشاک کوردوتانی خۆمان ئەڵێ ئەمە پاشایە، بەڵام ناخی بخوێنەرەوە لە زەحر خراپترە. بەڵام هەیشە پێچەوانەیە کەسەکە جلوبەرگی سادەیە، بەڵام هەتا بڵێ کەسێکی چاکە ئامادەی هاوکاری درستە بەڵێ لەو شکڵت بینیوە. ئێستا من بۆ نمونە زەلام هەبووە، نزیکترین خزمی خۆم هەبووە، خزمی خۆم بووە، لەوانەیە بڵێم 1 دیناری لە باخەڵان نەبووە. ئەگەر 20 کەس میوانی بوو بێ بە خەیاڵە ناهات، ئەچولەی تۆ قەرزیەکرد دەرخواردی میوانەکەیەدا نەیەش بزانێ خۆم پیاوە ئیدارەی کە زەعیفە یا باشە. ئەوەنە ئامادەی هاوکاری خەڵک ئامادە بوو، بەڵام ئێستا نییە ئەوە، ئێستا هاوکاریان بۆ تۆ تا بە عام شیرازەی ژیان پساوە. سا بۆ نمونەش بچکۆرە وێنەوە پێرە لە دووەک ئاپردە چامارەکردوە لەسەر 130 دەفتەر دۆلار، گەنجێکی وەکو تۆ ئەگەر ئێستا زەواجن نەکرد بێ ئەتوانین بچیژەر ئەوبارە قورسەوانەیە زۆر زۆر بینێ ئەو ئاپردە لە تۆ هەڵگەڕاوەتی من ئەو 130 دەفتەرە مەوێت کەمالێ لەسەر بڕاوە بۆ دەکرێت هەموو عەشە دەکرد بۆی بەڕێوە ناچێ. ئەوێ مەسەڵە زۆر سپاس. کاکە برا سەلام عەلەیکوم، چۆنی باشی؟ هاتی بۆ کاڵک کڕی؟ بەڵێ باشە. قسەیەکەیە ئەڵێن کاڵک شەرد نییە دەرەوەی جوان بوو ناوەکەی جوان بێ، پێچەوانەکەی شەرد نییە دەرەوەی ناشرین بوو ناوەکەی ناشرین بێ، ڕەنگە ناوەکەی زۆر بە لەزت و بەتان. قسەکەی جەنابتە دەوت بەسەراتەوە کاڵێکی بنی دەرەوەی جوان بێ، بەڵام کە برد بێت و وڵی من کاڵەکەەکانی ئەمانەی بەیت و مەیتەکار حەزم لێن یار نایخۆم، وەکو کوردی کاتی کوردیە و مانگەی تر دەستی لێ بەرنامە. ئەمە کوردیە؟ بەڵێ ئەمە لە مەسەلە کوردیەکەی ڕاکێشایکە بی هەر یەکەیان تامێکە، ینی وەکو ئەوی کە نییە ئەوی کاڵی لە مەعمەلە ئەمی لێگەچێ.
کاڵێکی جاران بۆنێکی زۆر عەجیبیە بوو کە شەرتمانە کرد بۆنی ئەو ناوە یەگرت بەس ئێستا زۆر بەکەمی بۆ نوشتی دیەوە کارت وڵی هەموو شتێک گۆڕاوە هەرەوە نییە هەر کاڵک نییە شتەکانی کەس بەعامەمی گۆڕ لەزەتی خۆی نەما هیچ شتێک جگەلەوە دەڵێن مرۆڤی ژوایە ئەوە لە شکلی دەرەوە دەیبینی کەسی وایە زۆر قۆز و ینی پۆشتە دیارە بەڵام ڕەنگە لە ناخەوە ئامادە نەبێ هاوکاری یەک کەس بکە فعلی ئەو قسەی جەنابێ بیزەڵت وایە جگەلەوە پێشەوانەکەیش بیزەڵت ئەوی ژوایە جلوبەرگی سادەیە مام ناوەندە بەس ئەوەندە کەسێکی بەڕێزە ئەوەندە ئامادەی هاوکاری ڕەنگە تۆ هەر تەسەوری نەکەم کەسە بۆ نەکە هەر ئەو قسەی تۆ چیت بینیوە لەو بابەتە بۆ ماما لەو بابەتانە لەسەر کاڵە یا لەسەرەوان سەر مرۆڤ ینی مرۆڤ بەو پەندەی کاڵەکە باسمان وەڵی وەکو مرۆڤ بڵم یعنی چۆن چۆنی شتی ئەم سەردەمەت بینی ینی خەڵکیم سەردەمەت بینی و ئابە و شکڵە بێ کەسێکی مام ناوەندە جلوبەرگی سادەیە بەڵام کەسێکی زۆر ینی هەمومان تۆش هەموو کەسێک جاری وا هەیە زەلام زۆرە چێ بە دڵتاکە چی دوایی کە بنج و بناوانەکەی زانی ئەسڵی نییە وەکو کاڵک شەرتیەکەی سەیرەکەی بیزڵ بەدوایە بیزڵ بەدوایە ئەمە مزرە ئەوە مزرە کاتیتر ینی بەڕەنگەکەیش یابێ ئەمە مزرەوانە باشە کاڵێکی جاران کە شەرتمانە کرد بۆنی مەسافەیەکی زۆرە ڕۆیشت بەڵام ئێستا بەعام میوەکان با بڵین کاڵێکیش ئەو بۆنەی جارانی نەماوە ئاوا زۆر بڵاو بێت ئەخە بۆنەکە جاران کەشوهاوە نەگەرمنەوە بەخ ئەرەوە ئەنجا ئەمەی دەرمانی تیەکەن ئەمەی بە ئاوادرێ ئەوە هیچەوە تامی نییە ینی کەشوهەوای جاران لێ کەشوهای ئێستا خۆشتر فەرقی زۆر زۆر هەموو سارە هەیە ماڵاوە بێ جیگە ینی بەعام پیس بۆ وای کردو میوەکانی وەکو خۆیان هەروەڵاوە تا گەرم بێت نیا گەرم بێ زیاترەوە خێرا پێ ینی تا گەرم بێ زووتر پێگاوە نیە کە زووتریش پێ بە تەبیعی تێناگا باش ئەڵێن ئەمە بۆ مرۆڤیش ڕاستە مرۆڤی وامان هەیە وەکو کاڵک هەندێک کاڵەکەی دەرەکەی جوان نییە بەڵام کە لێی نزیکە بیتەوە کەسێکی زۆر بەڕێز و خاوەن شخصیات و ئەوەیە وەکو کاڵەکەکە ناوەکەی بەلەزەدا بەس ڕەنگە شکلی دەرەوەی زۆر جوان دیار وایە باسێکی وایە بینیتە لە هەندێک مرۆڤ ئاوە لە نزیکەوە چ کەسێکی بەڕێزن لە نزیک بیتەوە لێ ینی چۆن کاڵک شەرد نییە کە دەرەوەی شکلێک بوو ناوەکەیشی وابێ ئەڵێن لە مرۆڤی شاوایە هەیە جلوبەرگێکی سادە کەسێکی سادەیە بەڵام نزیکە بیتۆلەوەی سەیرەکەی کەسێکی زۆر بەڕێز و گەورەترە لەوەی کە تۆ پێ هەروایە ئەرەوەڵە ینی زۆر لە مرۆڤەکان ینی خۆی مرۆڤیش کە ڕێز لە خەڵک گرت لە هەر کەسێک بێ ینی هەتا مناڵێکی بچوو بێ لەوانە پێڵم کاکە ینی ئەوە ڕێزێکە بۆ خۆمی دانم بۆ ئیدانە بۆ ئیشیدا ئەنێم بەس یعنی ئەگەر بۆ ئەوە پێگوت ئەگەر لە خۆ بچووکتر بوو گوتی کاکە فڵان کەس یعنی وەک ئەو ڕێزی لە خۆ گرت بێ هەرەوەڵە یعنی ئەویش ڕێزیش کە گۆدایانە هەمووی هەمیشتا شتەکە گۆڕینەوەیە تۆ ڕێز ببەخشە خەڵکیش ڕێزت لێ هەروایە بەڵام هەشتا پێچەوانەیە هەندێک مرۆڤمانەیە وەکو کاڵک دەرەوەی جوانە جلوبەر گوشتی مەزبوطە بەڵام نزیکە بتۆ لە سێرەکەی وان نییە بەکەڵک نە تامی هەیە نە بۆنی هەیە نە ئەو کەسەش حەزەکە لێ بەڵێ وڵا کام لەم دوو جۆرە مرۆڤە ئێستا کامیان زۆر هەستە ئەوەی کە هاوکاری خەڵکەکایە ئەوەی ئێستا تااقەتی هاوکارینەوە وڵا ئەوەی کە تااقەتی هاوکاری نەماوە جۆرە خراپەکەی زۆر هەرەوەڵە ئەمەش کەشوهەوا گۆڕیوێتی مرۆڤەکانی وەڕێ و کاڵە گوتمان کەشوهەوا وای لێ کردو ئێستا بەرەو خراپبوون چووە ئەی مرۆڤەکان چی گۆڕی وڵی مرۆڤەکانیش یانی زۆری پارە ئەمە مادە مادی ینی مادیەوە مادە وای لێ کردو ئینسانی سانەکانی ئێستا بگۆن ئەسان من خۆم ئەو تەکسیم پێ یعنی ڕۆژانە خەڵک تەلەفۆنم بۆکە بەس بە تەلەفۆنیژێ ئەخەوەی کڕیمە بازیایە کوولەکەی هەر تام نایە کاڵێکی جاران وانە جاران وانە و لە لادەکان و کاڵەکەی شیرین بوو ینی کە کاڵک شەرتەکرا بۆنەکەی مەسافەیەکی زۆرە ڕۆژ مەسافەی زۆرە ڕۆژ زۆر خۆش و کوولەکەی باز ئێستا هەیە تامی نییە حەچیە کڕی کاڵەکەمی ڕزیوە شووتی تامی نییە
چاکی هاتون بۆ کاڵک لە قزمەتەنە بە چەنە کاڵک خۆگە بێت ئێرە 550 بەڵێ باشە شتێکمانەیە لە پێشینان ئەڵێن کاڵک شەرد نییە دەرەکەی جوان بوو ناوەکەی جوانمە پێچەوانەکەی شەر نییە کە دەرەوەی ناشرین بناوەکەی خراپ هەیە دەرەکەی جوان نیە بەڵام ناوەکەی زۆر بەلەزە بەڵێ وڵای کاڵک نەعادی هەیە سامە ڕووشێ ئەمە نەعادی چیایە زەڵێ هەیە ئەو مەرگەیە ئەمە شارە زوورە ئەمە کوێ ئەمەی شارە زۆر مەرگەیە ئەمە تێکەڵێ ئەمە ڕووشەیە زۆر بەلەزەتەی سە تۆ لە هەموویت خواردووە ئەمە لە هەمیان خۆشترە لە هەمیان خۆشترە گرانتریشە لە هەمیانە یەک پرسیار جاران کە کاڵکمانە کڕی کە شەرتمانە کرد بۆنەکەی زۆر زۆرە ڕۆی بەس کاڵک ئێستا بووانێ بۆ کەسێک تێ ناگە تۆ شارەزایەکەی گۆڕێ زەوی بۆ زەوی گۆڕێ سا بازیان لەگە بێ ئەسم ئەزمانی فەرقا بازیان لەگەڵ شارە زۆر ئەزمانی فەرقا گۆڕانی کەش و هەوا و ئاوایسای بینی پلەی گەرمی وا بەرز بۆتەوە ئەمە تاسیری لە پیرەمەگرون لە هەمیان خۆشترە بەڵێ دوای پێێتە زەڵێ سانترە خۆشترە جگە لە ماڵێن چۆن لە کاڵەکە شەرد نییە دەرەوەی چۆن بوو ناوەکەی شوا بەڵێن لە مرۆڤی شاوایە مرۆڤ مامان هەیە کەسێکی سادەیە جلوبەرگێکی سادەی هەیە بەڵام هەتا بڵێ کەسێکی چاک و ڕێک و پێک و سەخیتە بەڵێ وڵای کاڵای بەڕێک نییە کاڵک کاڵایگەسا بە بەحساوی خۆشین کاڵک بێ دەوا نییە جاواهگە لە هەمیان خۆش دەرەچێت لە مرۆڤی شا هەروایە بەجار هەروایە تا لێ نزیک نەبیتەوە نازانین چۆرە ناخی چۆرە بەڵامەیشە دەرەکەی زۆر جوانە کەسێکی هەتا بڵێ قۆزە جلوبەرگی جوانە بەڵام کە ناخزیوە لەم سەردەمان جۆرە کەسانە زۆر زۆرە چۆن نییە هەمنەوە عادێ بە ساتێکەکەی خەڵکی نازانین چۆنە سەر کوێک زۆر چاک بە زۆر ناخم ڕزی بێ هەر لە دەریشەوە تا بڵێ کوژە لە ماڵە خراپە تویسە هاوڕێ دەیە بۆمەڵی هاوڕێتێ لە هاوڕەکانت زۆرینیان لە کام جۆرەیان وڵای لە خۆ هاوڕەکان زۆر باش کەم هەڵە بژێرم ئەو جایەکان هەڵە خراپەکان لە بم بوتە کە من بەڵام دان بەڵێ ئامادە خۆمەسە بە گوش بن ینی بەڵێ هەست بە حەزەک مەرحەبایشیش کەم لەو جۆرە کەسانە وردە خۆی دوورەگرێ ناتوانێت بەڵێ وایە گیان بەڵێ بەعام کاڵێکی ئێستا جیاوازی چیە لەگەڵی جارانە بۆچی ئێستا خاک هەوای گۆرە خاک سات بڵێ باران کەمە تۆ دەی کەمتری تانی خۆشتە بەخێبن مامە سەلام عەلەیکوم سەرچاوەکانم یاخۆ بەخێر خەچووی کاڵک بکڕی والله حەزم لێتی بیکڕمەرە وڵا بین بۆ لایم کاڵەکە بزانم چ جۆرە کاڵێکێک لەناو ئەمانە هەستەکەی کاڵێکێکی باش و بەلە لەمانەیە لەم کاڵەکە ڕووشانە ئەمان ئەوە نە لەمان ئەمانە خۆشترن خۆشترن نەرەوە ئەمە هەیە چ جیاوازێکی لەگەڵ ئەمە شەی پێڵێن کاڵەکە ڕوشە خۆشترە ئەرەوە ئەمەش خراب نییە قسەیەگەی لە کوردەوارێ ئەڵێن کاڵک شەر نییە دەرەکەی ئەگەر جوان بوو ناوەکەی جوان بوو شەرتیش نییە ئەگەر دەرەکەی ناشترین دیار بوو ناوەکەی خراپ زۆر ڕاستە وایە ئەرە وەڵا کاڵێکی کەم بەرێت خوالەوە لە مرۆڤ شاوایە مرۆڤ وایە ڕەنگە جلوبەرگی زۆر جوانە بێ بەڵام تا بڵێ کەسێکی سەخی تەبیعەت و شخصیاتی هەیە وایە لەم جۆرە کەسانە هەند ماون ئەرە وەڵا زەلامی باشکرد زۆرە لەخوا بەزیاد هێشمان هەر وەکو کاڵک هەیە دەرەکەی زۆر جوانە جلوبەرگی جوانە قۆزە بەڵام ئامادەی هاوکاری نییە هیچ هیچی تیا بەسەر نییە نەوەڵا ئەوە نییە کە سیقەی پێ بکەیت بەڵام هەشە جلوبەرگی باش نییە جلی کرێکاری لە بەرایە بەڵام دەسوی دڵێکی باشی هەیە کرێکارە بەڵام تا بڵێ کەسێکی تا دەسوی باش ئەرەوەڵا ئەرەوەڵا تا بڵێ کەسێکی باش باشە چگە لەوە جاران کاڵکمان شەرتە کرد بۆنی یەک دنیا ڕۆیشت ئەوە بۆنی کاڵەکە هەمووی بە دەرمان گەورە بێ براکەم هەمووی ئەوەی دەرمان پێ ئێستا مرۆڤی دەرماناویمان زۆرە لەم سەر زۆر 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 ئەو خەڵکە بۆچی هەمووی نەخۆشە برا هەمووی تووشی دەرد بووە بەخوا هەمووی دەرمان و مەرمانە خۆی کاڵک جۆری زۆرە بە تایبەتی ئەم کوردیا سێ جۆری هەیە جۆرێکیان هەیە مزرا جۆرێکیان هەیە شیرینە جۆرێکشیان هەیە هەر تامینە بەشی ئازانی کامیان زۆر بەلەزەتە چ نیشانەیەک جیایە کاتە نیشانەکە خۆی کاڵک ڕوشە جیایە ئەم خەتخەتە هەیە جیایە مثلەن نوعێکی هەیە ئاویە بەڵام زیاتر خەڵک تالیبی ئەم ڕوشەیە کە ڕوشەوە خەتخەتێ جاران ڕەنگە تۆ باشتر لە مێژ بیرت بێ کاڵێکێک کە گەرمانێنایە تۆ شەرتمام کردایە
بۆنەکەی ڕەنگە و ژوورەی هەمووی بگرتایە ئەوەنە بۆ نیە ڕۆیشت بەڵام ئێستا وان نییە ئێستا زۆر شتی ئێستا بابەت ئێستا بە تایبەتی میوەکان زۆری زیاتر بابەتی دەرمان و ئەو شتانە زیاتر بڵین بادی کیمیایی زۆر موادی شیمیایی بەکاردێ ساڵان شتەکە بۆ منە ئێمە زراعەت و شتمانە کرد ئەچین لە قەراغی دێراوەکە بۆ منە کاڵەکێکمان ئەچان یا تۆیەکمان ئەچانەوە زۆر خۆشین بوو شتی بوو بەس ئێستا زیاتر فەلاح شتەکە دەرمانی پێەکە لە ڕووی ئەوەوە کە شتەکە ینی زوو دەرەوەی جوان بێ و وەزنی هەبێ و پارەی بۆ بکە لەمان ئەڵێن لە ڕووی بۆ مرۆڤیش هەروایە مرۆڤی وایە دەرەوەی زۆر جوانە شکل و جلوبەرگی زۆر کەسێکی قۆزە بەڵام کاتی لی نزیکە بیتەوە ناخی خوێن سەیرەکەی وان نییە ئەمبەدە نییە هاوکاری یەک کەس بکە خۆی بە تایبەتی مرۆڤی ئێستا مرۆڤ کە ناخی جوان بێ ڕوخساری ئەدرێوشێتەوە کەسەکانیش هەموو کەسێک هەموو هاوڕێک هەموو کەسێک ینی لە خزمەتی بێچی بێ کە تێکەڵاوی بووی ئەو کاتە ئەزانی ناخی چۆنە ئینسان هەتا نزیک نەبێتەوە لەو کەسانی چواردەوری بڕیاری نابێت لە سەردا وەکو چۆن کاڵک هەتاوەکو لە نزیکەوە ناوەخنی کاڵەکە نەبینی و تامینەکەی نابێ بڕیار لەسەر جۆری کاڵەکەکە بدەێت لە ئێستاە زۆر کەسە بینین بە شکلی دەرەوەی جلوبەرگی زۆر جوانە زۆر کەسێکی بە شخصیات دیارە بەڵام کە نزیکە بێت ئەبیتەوە لی ئامادەی هیچ هاوکاریەک نییە یاخود کەسێکی ئەوەندە بە شخصیات نییە وەک لە شکلی دەرەوەی دەرەکەوێت بەڵام هەندێک کەسیشمانەیە ڕێک پێچەوانەیە جلوبەرگێکی سادە کەسێکی سادە بەڵام کەلەی نزیکە بیتەوە کەسێکی ئەوەندە بەڕێزە ئەوەندە خاوەن شخصیاتە هەر حەزەکەی لەگەڵ یا دانیشت و گفتوگۆ بکەیت ئێمە بەردەوامە بین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەبێت دەبانەوێت لەسەر ناسینی جۆرەکانی کاڵک و چۆن مرۆڤیش بە هەمان شێوەکو کاڵک شرد نییە دەرەوەی جوان بووناوەکەیشی جوان بێ یاخود دەرەوەی جوان نەبووناوەکەی ناشرین بێ لەگەڵ بەشێک لە کاڵک فرۆشەکان و کەسانی کە مشترین قسە بکەم بزانم ئایا مرۆڤیش بە هەمان شێوە لە کاڵەکە چێت کە ناخی لەگەڵ دەرەوەی جیاواز بێ لەگەڵ مانابن من بەشێک لەمانە زیێنم فەرموو حازیەوە کاڵەکی شەرت کردووە بەڵێ چۆنە کاڵەکە وەڵای خۆشە بەلەزەتە بەلەزەتە باشە بەچی ئازانی کام کاڵەکە خۆشە تقریبا ئەم کاڵەکە ڕوشانە چاکن ئەم تایبەتی کاڵکی سێ سوچا کاڵکی چاکە جا کاڵکی دای مەرگە کاڵکی چاکە بە زەمانی مەرگە نییە هیچ منتیقەیەک زۆر بەلەز کاڵکی مەرگە بە مەرگە بە ناوبانگ ئێستا بۆ نمونە گەر بێرە پێشەوە سام کاڵەکە شکڵێکی زەردی هەیە بەڵێ لەگەڵ ئەمە چ فەرقێکیان وەڵای فەرقیەوە ئەم ڕوشانە شیرینترن ئەمە تقریبا تۆزە مزرترە ئەو مزرە ئەم شیرنە جا ئەم ناوەکەی ئەسوورترە ئەڵێن کاڵک بە دەرەوەی شەرد نییە چۆن بێناوەکەشی وابێ وەڵا خۆڵنگ دۆرە نادان بە ڕەنگ نیە بەڵام ناوەکەی شەردا وایە لە مرۆڤ شاوایە جاری وایە دەرەوەی ئەم کەسە بە جلوبەر زۆر خۆز و کەسێکی جوان دیارە بەڵام وایە ناخی جوانیە بەس وەڵای کاڵک هەتاکو گەورە بێ و سێ سوچە بێ خۆشە سێ بڕگە هەیە تا تقریبا بازیان ئەمە وەک سێ سوچە دەرەچێت سێ سوچانە ئەو وەک بە تابەتی کاڵی خۆشە جا کاڵکی دێمی دەی ئاوی خۆشترە مرۆڤیشمانەیە هەروەکو کاڵک پێچەوانەکەیەتی کەسێکی سادەیە جلوبەرێکی مامناوەندی لە بەرای بەس نزیکە بیتۆلەی سەرێکی کەسێکی زۆر بەڕێز و بە شخصیات و گەورەیە وایە دیتە لەو جۆرە کەس زۆریش هەیە لەوانەی خەڵک بە هیچی نەزانێ بەڵام کابراکی بەڕێت لەکەن هەموو کەس گەورەی و خاوەن کەرامەت لە دڵا گەورەیە لە قسا گەورەی لە عاقڵا دیرەکە هیوا پۆشاکی جوانی لە بەرا خۆی دەگە هیچ شتێکیش ناتوانێت هیوا خەڵک جۆرە کەسە لای خۆی زۆر گەورە بێ کە ئێمەوە سادە سەی وایە زۆر وایە کرێکارێکی یاساییە بەڵام ئەوەندە بەڕێز و بە شخصیات دەر حەزەکەی لێ نزیک حەزەکەی لێ نزیک حەزەکەی لەگەڵ یابی حەزەکەی بدوێ لەگەڵ یا حەزەکەی دۆستاتی لەگەڵ بگری شتێکی دیکە کاڵێکی جاران کە شەرتمانە کرد بۆ شتەکەی زۆرە ڕۆی بەس ئێستا کەمتر ئەو بۆستەکانە دانی چی هەموو شتەکە گۆڕاوە چی گۆڕیوێت خۆی گەورە وڵا خۆی گەورە گۆڕیوێتی ئەنجا لەگەڵ ئەوەشە خەڵکیش فێری فێڵ بووە هەمووی بەدا و دەرمان ئێستا شووتی ئەیکری ڕەنگەی زۆر جوانە بەڵام لەگەڵ ئەوەشتا ناوەگەی هەمون بەدا و دەرمان سووریان کردووە تامیتیانی ئەڵێن ئەمە میوەکان بە کەش و هەوا و بەدا و دەرمان گۆڕاون ئەی مرۆڤەکان بەچی گۆڕاون ئێستا بۆ هەمیشاڵێ مرۆڤی جاران جاکتر بۆ لێست مرۆڤی جاران تەماعی نەبوو
لێستا تەماع گۆڕیوێت تا تەما گۆڕیوێتی هەتا نەگەی فریا ناکەوی خەڵکی دانی خزمەتی چی دۆتایەتی چییە خەڵ ساڵانی زوو عیبێ پێ عیبێتا خەڵ عیبێ پێ عیب نییە عیبەکەی بڵاوە کاتەوە عیبەکەی هەر ئەوەندەیە هیچ شتێکیش نەبێ زەلامی هاتووێت دەکڵم ئەمە لەبەر شتێک هاتوویەکە گومانت لێ گومان لەکە باشە حەزەکەم قاژێک لە کاڵەکەت بخۆم ئەوە کاڵەکە فەرمو چۆنە لە کاڵەکە زانی یان چۆن وەڵای ئەم کاڵەکە بەد بۆ نمونە لەتمان کردووە ئەمە کاڵێکی مەرگێنی ئەم برادەرەیە بەس نادەن لەوانەیە احتیمالی پێنجومی یا پێنجونە احتیمالی پێنجومی کامێرەمانەکەم ناتوانێت جارێ وەری بگرێت دوای بەشێویشە دەی بەس بەلەزەتە خۆشە دەست ناخۆش نییە ئەمە بە ساب تاقم دۆکتماخۆ بەلەزەتەکەی چۆنە ئەنجا من لێم کڕیوە باشە جاران بیرمە ناوکەی کاڵەکەشمان بەکارێنا بۆ خواردن بۆ خواردن بەڵام نە ئەڵان نەگرت بۆ ساڵێکە بۆ تۆ لە دوایی بازێک ئەمان برژان و ئەمان کرد بە برێشکە وەکو برژاندن بەکە ئەمانکردین خۆش بە کاڵەکەت خۆشە هەر بژی ناخۆش نییە بەلەزەتە کاڵک باشە وڵا شوێ بازارە خۆبراگەم هیکوێ کاڵەکە کاڵەشی بەری مەرگێ ئەگەر خزمەتە هەفێتان بێ سەرچاوەکان وتی مەرگێ ئەمە بەڵێ باشە کاڵێکی ئێستا چی جیاوازێکێ لەگەڵی جاران وڵی کاڵەکی ئێسا وازم کاڵێکی دێمی هەر یەکشتە تامی نەگۆڕاوە جاران کە کاڵکمان شەر دەکرد بۆنی زۆرە ڕۆیشت بەزەڵێن ئێستا بۆنینەوە وڵی بازەکەی ئێسا سەمات بەکارێن ئەوێ سەمەد مەوەستە دەرمانی دەرمان با دەرمانیشی مێ ئەژنا بە سروشتی بێ بۆن تامی خۆر هەیە تامی خۆش ئەڵێن مرۆڤەکانی جوان وەکو کاڵک شەر نییە گەر دەرەوەیان ناشرین بوو ناوەکەی وابێ کەسی وامانەیە سادە جلوبەرگی مام ناوەندە بەس کەچێکی زۆر بەڕێز و زۆر چان بەڵە بەڵە بەتەشی وای بەتەشی دوایە چۆن بەڵە هێشتا پێچەوانەکەی جلوبەرگی جوانەی دەرەوەی بەڵام ناخەوانیە کەسەکە ڕەنگە مشکڵە نەبێتەوە بیری وڵا وای بەتەشی دوای ڕاست کامیان زۆر لەم سەردەما جۆرە باشەکەی هەمووی هەیە ئەنوا هەیە برادەرەکانی تۆ لە کام جۆر وڵی چاکی دیا و خراپیشی دەیە ئەم شێوازە ئەمە ڕوشەی پێڵێن ئەمە ڕوشەی پێڵێن ئەمە زەردەی پێڵێن ئەوە زەردەی پێڵێن خەرخەتی پێڵێن کامە زۆر بەلەزەتە ئەم ڕوشەی لە هەمویان باشترە ئەوانی کە ئاوا ئەمە ڕوشەی لە هەمویان باشترە بەزەم ساڵ ڕوشەکەی کەم ڕوشەی کەمترە باشە کاڵێکی جاران کامان بردەوە شەرتمانە کرد بۆنی زۆر ڕۆیشت ینی لەو ژوورە گە گەورەیش با یەکسەر هەست پێ کرد لە شوێنە کاڵک شەرت کرا ئەخر ئێستا دووسێ هۆکار هەیە هۆکارەکان تۆ ئەم ساڵ بێت ئەم ساڵ ئەیکا بە گەنم ساڵێکای کە بە کاڵک تۆ سەمادی تێک ئەو سەمادەیەتەوە سەر کاڵەکەکە بۆنی کاڵەکەکە کوژێ سەمادەکەی کە لە گەرمەکە بەکارات بەکارێنی بۆنی کاڵەکەکە کوژی ئەگەر بێت و ئازەکە بورە بێ وەردیەکەی شێفیەکەی کە لەگە شێفە کرد ئەو ساڵە کاڵەکەی باشە و بۆنی دێ بۆ ساڵی دوایی کە کردی بە گەنم بۆنی نایە ئەو ئەرزەی کە تەنها بۆ کاڵەکە ئەوە کاڵێکی باش دەرەکان نەک بۆ تایبەت یەکەی بە کاڵەکەی باشە بەس کە تۆ تایبەت یەکەی بە گەرم یان جۆ یان بۆ شتێکی کەینی بەکارێنیت ساڵی دوایی تۆ شێفەکەی تۆ یەکەیت بە کاڵەکەی نەجاحەت نایەن بەمانەکەی ساڵی پێشوو تاسیری لێکات کاڵەکەکە وەریەگرێت ئەمە ئەڵێن چۆن کاڵک شەردنیە کە دەرەوەی جوان بوو ناوەکەیشی وابیان دەرەوەی جوان نەبوو ناوەکەی جاریوە زۆر بەلەزەتە شێوازی پرسیارەکە و کرد بەس لە شێوازی وەڵامی پرسیارەکەی من تێنەگەشتی دەزانم دەڵێن جارانە و قسەیانە کریان و کاڵک کاتێک کڕی شەر نییە ئەگەر دەرەکەی سە بۆ نمونە ئەو ڕوشە دەرەوەی زبرە بەڵام ناوەکەی بەلەزە شێوازە پێوترێ ڕوشە ئەم ڕوشەیە کە ئەم خەتانەی تێبوو ئەم پشتی کاڵەکەکە خەتەکانی تێ ئەمە چاکترین جۆری کاڵک زیاد لە پێویست بڕکەکەی تووشی نەخۆشی نەبووە کێشەی گرفتی بڕکەی نییە بڕکەوشکەی نیە لەسەر ئەساسی ئەمە ئەڵێن مرۆڤەکانی جوان مرۆڤ وامان هەیە زۆر کەسێکی سادەیە جلوبەرگی سادەیە بەڵام کەلی نزیکە بیتەوە ناخێبینی کەسێکی زۆر بەڕێز و خاوەن شخصیات ئەخر ئەزانی چۆنە تۆ لە هەر بە ڕوخسارەوە شت ببینی نانی شەر نییەوە تۆ ئێستا سێرەکەی کەسێکە بینی زۆر شێوازێکی سەردەمیانەیە بە سێرەکەی لە عەقڵا سەردەمیانە نییە لە عەقڵا زۆر دواکەوتووە بەس لە شێوازی شکڵا زۆر سەردەمیانەیە زۆر پێشکەوتووە بە شێوەرگی زۆر جوانە بەس لە ناخەوە سێرەکە عەقڵ لە عەقڵا دواکەوتووە بەڵام هێشە پێچەوانەیە ناخر تۆ مەرج نییە زۆر فەقیرە بەڵام کەسێکی زۆر بەڕێ تۆ مەرج نییە هەموو شتەکان وەک یەک هەڵسەنگێنی
تۆ سیرەکەی هەشتێ بە میزانی خۆی هەڵە سنگێنی ئێستا تۆ منەوە کاڵەکە چیلۆیەکە بە حسابی چیلۆی هەڵیە سنگێنی زانمە تای کاڵەکێک مەڵم کاڵەکە بۆ نمونە چیلۆیەکە چونکە خیبرم هەیە لە لەو بوارێ بە چیلۆیەکە ڕێک چیلۆیەکێتەوە بەس تۆ سیرەکەی هەموو کەسی ئەو خیبرەی نییە کە بتوانانی هەڵی سنگێن تۆ خۆت ئەوە لە کاڵک زۆر باشی چونکە ئیشەکەی خۆت ئەی لە مرۆڤەکان ناتوانانی بە شکل جیای بکەیتەوە بزانین کامە زۆر باشە شکل جیان ناکرێتەوە بەتەعامل تۆ ئێستا من نییە یا هەفتە لەگەڵ جەنابتا ئەزانم چۆن چۆنی هەڵسوکەوتێ بە هەڵسوکەوتا جیا دەکەمەوە بە ڕەفتار و هەڵسوکەوتا عەقلیش جیاکەمەوە تێگەی هەر بە ئەوە جیاو ناکەمەوە ڕووکەش تۆ ئەبینم تۆ خۆ وا دەرەخی کەسێکی زۆر گونجاو و باش و نانی شێوازێکی سەرکەوتی بەس بە شێوازی کە چوار پرسیارە لێ بکەم چوار پرسیارە لێ یەکەم کە وەڵامی پرسیارەکانت گونجاو بوو لە لای من ئەو وەختە بەسەرکەوتدان وتمان لە سەرەتاوە بەسەوە کە کاڵێکی ئێستا بۆیە گۆڕاوە چونکە هەرزەکەت دەرمانی پێوەیە و واکە تامەکە ئەی مرۆڤەکان چی گۆڕیوە چی وای کرد مرۆڤ ئێستا مرۆڤەکان زانی چۆن چۆنی ئەگۆڕێ تۆ بۆ نمونە ئەچیتە ناو کۆمەڵگەیەکە و کۆمەڵگەکە هەمووی بە شێوازێکی سەقەت بیرەکاتەوە کە ئەو بە شێوازێکی سەقەت بیرکاتەوە وردە وای لێ عەقلی دواکەوێت مانەکەشەدا لە شێوازی عەقلی دواکەوێت شێوازی عەقڵ دواکەوتن چۆن نییە تۆ سێرەکەی چیتە ئایلەکەەوە سێرکی هەموو ئایلەکە پێچوانی قسەکانی تۆیە تۆ سێرکی وای لێ بە فترێکی زەمەنی عەقلی تۆ دواکەوێت وەک ئەوانی تر دواکە چواردەورەکەت ینی ئەو نیە پێ نمونونەکە و بۆێنەوە عەقڵە دواکە کە عەقلیش دواکە و هێدی خۆ بە ڕۆژێ دوا ناکە لە مای ساڵک 2 ساڵا دەرەکەوێت کە بیرکردنەوەکە کە بە شێوازی کە هێدی ئاستەنگی عەقڵە دواکەوێت ئاستەنگی بۆ دروست دەبێت لە شێوازی تەسەڕوفە تۆ هەر بێنە کەسێک بێنە بیکەرە کۆمەڵگەیەکی پێشکەوتووە بزانە چۆنی لە مای 5 ساڵە چۆنە گۆڕێ بە 5 ساڵە گۆڕێ سەلەم فەرموویەتی هەمیشە لەگەڵ کەسانی زانا و ڕۆشنبیرا بن چونکە لە چواردەوری ئەوان الذين يعلمون والذين لا يعلمون بەس کەسەیە لە عیلمم پێیە عەقڵم پێیە بەس لا يعلمون ئاگای لە هیچی پێنی سەرچاو وەرەزانۆکو ئەم کاکە بەڕێزەوەی باس کردین مرۆڤەکان وان هەتاوەکو لێی نزیک نەبیتەوە نابێ بڕیاری لەسەر بدەین کەسی وامان هەیە بە جلوبەرگ سادەیە بەڵام کە لێی نزیکە بیتەوە سەیرەکەی کەسێکی ئەوەندە خاوەن ڕێز و احترامە حەزەکەی میشە لە نزیکی بی بە هەمان شێوە هەشمانە پێچەوانەکەیتی کەسێکە بە جلوبەرگ زۆر پێشکەوتووە زۆر خۆزە بەڵام کە نزیکە بیتەوە سەیرەکەی ناخی بۆ شکڵەی دەرەوەی نییە ئەمە لە میوەکانی شاوایە وەکو کاڵەکی ڕووشەیەک لە جۆرە باشەکانی کاڵەکە دەرەوەی هەمی ڕووشە ینی شکڵێکی جوانی نییە بەڵام کە شەرتیەکەی لەزەت و تامێکی زۆر جیاوازتری هەیە لەوانی دیکە ئەوەی کە ئێستا وای کردووە تام و بۆنی کاڵک بگۆڕێ دەرمانی کیمیایی و کەشوهەوایە بەڵام ئەوەی کە وای کردووە ئێستا مرۆڤەکان بگۆڕێن وەکو بەشێک لە هاوڵاتیان باسییان کرد تەماح و پارەیم سەردەمەیە پەیامی ئەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ